دەچین بنای خواهی گەورە میهرەبان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری هەستین بە ئێوارەخوانێک بۆ مامۆستایان برایان ڕیشک و پیاماقولانی منتیقەی بۆنەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە لێرەوە بە خێراتنی هەموویانە بە ڕووزەکانەکەن خوا گەورە پاداشتان داتەوە و لێرەوە داوا لە خوا گەورەکەن خوا گەورە تەعات و عیبادەتی ملایەک قبول کاتن خوا گەورە لە گوناه و تاوانی ملایەکمان خۆش بین. بەناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری یەکەم کە ئیمڕۆ ئێوارە هەستاون بە ئامادەکردنی ئێوارەخوانێک و ئێوارە ئیفطارێک بۆ سەرجەم سین و توێژەکان لە شارۆچکەی خەلیفان مامۆستایانی ئاینی کەسایەتی و ڕشتێکەکان و خەڵکی ئیسلام دۆست و خەڵکی ئیسلام خواست لە ڕاستیدا ئەو جۆرە کۆبوونەوانە و ئەو جۆرە دانیشتانە بەیەکەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی بایەخەک و گرنگێکی یەکجار تایبەتیان هەیە چونکە ئامادەکردنی ئیفطار بۆ هەر عائیلەیەک بۆ هەر خێزانێک بە تایبەت ئەگەر بێت ئەو خێزانە هەژار و کەم دەرامەت و نەدار بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموو هەر کەسێکەوە ئێوارە ئیفطارێک بۆ کەسێک ئامادە بکات جا بە قوماوێک بێ بە سەبەتە قەسپێک بێ بە ژەمە خۆراکێک بێ ئەفەرموو ئەبێتە هاوبەش لەگەر ڕۆژوو خوێر و پاداشتی ئەو کەسانە بەبێ ئەوەی کەوا لە ئەجر و پاداشتی کەسەکانیش بکرێتەوە.